دیرکا ڕۆژئاوای کوردستانەیە بە ئامادەبوونە هەزاران خەلکێ ناوچەیە تەرمێن یازە وڵاتیên گۆدبۆم بەبارانە تیرکێ یا شەوە بیسێ میژدارێ دەجانێ خۆش دەستدا بوون هاتن بەشارتن. إذا شيء بيجي حمو سيفيل يعني كاس قواتي عسكري ورد النبون سيفيل بون هناك جاي بركي موظفي يعني مدني بون يعني كاس قواتي عسكري ورد النبون أبانا أبنا مسافة أضربا سربا أبالي ما أينا لگۆر بەرپرسێن ڕێڤەبەریا خۆسەر دە بۆمبەبارانە فڕۆکەیەن تیرکێدا بۆ سەر ناوچەیە دێرکێ شخەینی کۆ 11 کەسان جانێ خۆش دەستدانە سنترالە ئەلکتریکا ناوچەیەژی تێک چوویە و دە ئەنجامدا 65 گوند بێ ئەلکتریکمانە هەروەها زەرارێن زێدە گێهانە ماڵ و مولکێ خەلکێ. لگۆر شاهد حالان ئارتێشا ترکیە دە بۆمبەبارانکردنا ناوچەیە دێریکێدا جوداهی نەخستیە ناوبەرە شەروان و سڤیلان لەورا هەژمارە وڵاتیên سڤیل ئێنجانێ خۆش دەستدانە زێدە بوو. دولتا ترک بێژێ مەلقەسەدێدا مەلیەپێکێدا مەلەسایشێدا دەڕەواتکێ ئەم نە یەپێکیە نە قەسەدێنە هێزا جوواکێ پاراستنا جوواکێ المحەتەکی کەهرەبێدانە گوندێکی دانە ئەپ چوونە هەوارە وا چوونە جنازاو بکن تیارێ ترکە ساهنە الوادانە ددەمەکێدا گۆ هەسەدێ و پەیەدێ یەکسەر ڕەد و شەرمەزارکردن تیرکیە ئیدعا دکە گۆتەقینە ئەستەمبولێ یا ڕۆژە سێزدە میژدارێ ji aliyê yepegê vehatiye kirin. Artêşa Tirkiye jî bi hicceta vê iddiayê operasyona bi navê Penceşûr şeva bîsê mijdarê dijî Rojavayê Kurdistanê û Bakurê Sûriyê pêk anî. Di encam de herîkên 29 kesan canê xweş dest dane û gelek kes jî birîndar bûne. Loloxan Rûdaw